مۆستا مسلیم عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لەگەڵمانایە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر. مامۆستا سڵاوت لێبێت دەربارەی سەردانی بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ دەڤەری سۆران چ زانیارێکی زیاترتان لایە؟ بەلای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانی پێیام، ئەو کاتتان باش. بەڵێ دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی بەڕێز جەنابی ئەمیری کۆمەڵی مامۆستا عەلی باپیر ئەمڕۆ سەردانی دەڤەری ئێمەی کرد، مەڵبەندی هەشتی سۆران. مامۆستا دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی لە سنوورەدا کۆمەڵێ چالاکی زۆر گرنگی ئەنجامدایە. لە سەرتابەتی بوو لە کۆبوونەوە لەگەڵ ستافی مەڵبەند کە کۆبوونەوەیشی زۆر ئیجابی بوو. سەردەم پرسە سیاسەکانی ئێستا هەمووی داوەتوێکران بەرچاوی ئەندامانی مەڵبەند ڕۆشنکرا. کۆبوونەوەیشی ئیجابی لەگەڵ جەنابی مامۆستا ئەنجامدرا کە ئەمە جێگەی دڵخۆشی بوو. دواتر لەگەڵ جەنابی مامۆستا و شاندی یاوەری چەندین سەردانی سیاسی و کۆمەڵایەتی ئەنجامدرا. دیارە لە دوای نیوەڕۆژەوە هەر لە خزمەتیدا ئەبین کۆڕێکمان هەیە سەبارەت بە پرسە سیاسیەکانی ئێستای هەرێمی کوردستان کە کۆڕێکی جەماوەری گشتیە کە ئەمەش خۆی لە خۆیدا ڕۆڵێکی گرنگی هەیە. تەمان گومان لەوە دانیا سەردانی جەنابی مامۆستا بۆ هەر دەڤەرێک بۆ هەر ناوچەیەک ماناو واتای خۆی هەیە، شتێکی زۆر گرنگە. هیوادارین کە مامۆستا بتوانێت زیاتر ئۆرگانەکان بەسەرکاتەوە، مەڵبەندەکان بەسەرکاتەوە، بە تایبەت سنووری ئێمە کە سنوورێکی تایبەت بەخۆی هەیە. خەڵکێکی زۆر چاوەڕێ بوو کە جەنابی مامۆستا دەڤەری سۆران بەسەرکاتەوە. پشتیوان بەخۆی گەورە بە هەوڵی هەمولایە کە ئەمڕۆ ڕێکت کە دەڤەری سۆران لە خزمەتی جەنابی مامۆستادا بێت و چەندین ساڵاتی تریشەیە کە لە دوای نیوەڕۆوە ئەنجام ئەدرێت. بە شێوەیەکی گشتی سەردانەکەی جەنابی مامۆستا زۆر ئیجابیە و زۆر لە کاتی خۆیدا بوو و شتێکی زۆر گرنگ بوو. هیوادارین کە مامۆستا زیاتر هەوڵەکانی خۆی سەرکاتەوە بۆ بەسەرکردنەوەی ناوچە جێزەکانی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز مامۆستا مسلیم، یعنی ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێی قسەی ڕاشکاوانە و ڕاستی لە سەرکردانەکانەکات، بە تایبەتی بەڕێز مامۆستا عەلی باپیر بەوە ناسراوە کە ڕاشکاوانە دەسەخاتە سەر ئەو بارودۆخایی کە لە هەرێمی کوردستاندا گوزەرێ. دەکرێت دیدارێکی جەماوەری بۆ مامۆستا هەبێ و تایە پێشنیار کراوە کە ڕاشکاوانە لەگەڵ خەڵک و دانیشتوانی دەڤەری سۆران بدوێ و کەم و کورتیەکان باس بکاوەکو خۆی؟ بێگومان بەڵێ دیارە مامۆستا خۆی وا ناساوە لە ناو جەماوەری هەرێمی کوردستاندا کە قسەکانی ڕاشکاون، قسەکانی ڕاستن، ڕوونەڕەوانن. هەر ئەوەش بۆتە جێگەی سەرنجی خەڵک کە زیاتر خولێ ئەوە کات گوێ لە جەنابی مامۆستا بگرێت. دیارە بۆ ئەمە بەستە ئێمە سەعات سێ لە دوای نوێژی عەسرەوە کۆڕێکی جەماوەری گشتیمان هەیە بۆ سەرجەم پێکاتەکانی سنووری قەزای سۆران کە بانکێش کراون، داوەت کراون کە لەم وتارەی جەنابی مامۆستادا لەم کۆڕە ئێوارەیەدا ئەو پرسانە باس ئەکرێن کە خەڵک لە مێژە خولیای ئەم جۆرە قسانەیە کە حەز ئەکات ڕاستیەکان لە دەمی ئەوە گوێبیست بێ و بزانێت، چونکە قەیدانی هەرێمی کوردستان بە چەندین قەیدانی ناوخۆیدا پێتی ئەپەڕێت. خەڵک بەحقەت لەو جۆرە قسانەی کە لە ڕابردوو کراون لە سەردەمی بەرپرسان لی بێتوانە بوون، بێتاقەت بوون. بەڵام وتەکانی جەنابی مامۆستا لەو جۆرە وتانن کە بتوانین بڵێن پێچەوانەی وتەی بەرپرسانی ترن، بۆیە خەڵک زیاتر تامەزرۆی دیداری مامۆستا ئەکات و لە کۆڕەکە بەژار ئەکاتن. بەڵێ مامۆستایەکێک لە بەسەرکردنەوەکانی ئەمیری کۆمەڵ چۆنیەتی بۆ بارگای حیزبە ئیسلامیەکان، بە تایبەتی یەکگرتووی ئیسلامی و زوتنەوەی ئیسلامی، تا چەندەم کارەمایی دڵخۆشی ئەندامانی هەر سێ لایەنە ئیسلامیەکەیە بەگشتی؟ بەڵێ کە ئەمە شێشێک لە درێژەی کار و چالشەکانی جەنابی مامۆستا. ئێمە ئەمڕۆ دانی بەیانی مەوعیدمان بوو لەگەڵ مەڵبەندی زوتنەوەی ئیسلامی لە سۆران لەلایەن بەرپرس و ئەندامان و کارگەڕانی ئەم مەڵبەندەوە پێشوازەشی گەرم لە مامۆستا کراوە
ئەم پرسێ تاوتوێکرا هەموو ئەندامانی بزوتنەوەی ئیسلامی لەو سنوورەیە بە بەرپرس و کارجەڕۆنامەکانەوە زۆر خۆشحاڵ بوون بە سەردانی مامۆستا بۆ لایەن و بە تایبەتیش بۆ ئەم هەوڵانی کە ئێستا هەن کە دەیانەوێت لایەنە ئیسلامیەکان لێک نزیک بنەوە. دیارە دوای نیوەڕۆژ لە دوای نوێژی عەسرەوە کە کۆڕی مامۆستا تاو ئەبێت سەردانێکمان هەیە بۆ لای برایانی یەکگرتووی ئیسلامی لە مەڵبەندی سۆران کە ئەمەش خۆی لە خۆیدا کارێکی ئیزابی و نەوعیە کە دوای نیوەڕۆ ئەوان چاوەڕێەکەن. بێژگە لە شاری سۆران وەکو خۆی سنتەری قەزاکە مامۆستا بەنیازە سەردانی چ شارۆچکەیەکی دیکە بکات لەو دەڤەرە؟ بەڵێ دیارە هەم لە کارنامەی بەرنامەکەی مامۆستادایە کە لە دوای مەغریبەوە نوێژی مەغریب سەردانی ناحی خەلیفان ئەکات کە لە ئەنجومەنی خەلیفان کۆمەڵی ئیسلامی لێژدا کۆڕێکی فراوانی جەماوەری بۆ مامۆستا سازراوە کە هەردوو ئەنجومەنی حەریر و ئەنجومەنی خەلیفان بە سەرجەم ئەندامان و لایەنگران و دۆستان لەوێن داوەت کراون لە دوای نوێژی عیشاوە لەوێش لە خزمەتی مامۆستادا ئەبین کە کۆڕێکی جەماوەری گشتی هەیە کە خەڵکێکی زۆر ئێستا چاوەڕێ ئەکات کە ئەم شەو وتارەکان پێشکەش بکرێت کە ئەم مەنتیقەش گومان استراتیجیە لە ڕووی پێکهاتەی بڵێنێ سیاسی و کۆمەڵایەتیەوە. دیارە ئێمەش سوپاس بخوا لەو دەڤەرە سنگ و قوسایشی ئەوتۆمان هەیە کە بووینە جێگەی ڕەزامەندی جەماوەرەوە. بەڵێ بەڕێز مامۆستا موسلیم عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر سوپاس.